یەکێ لەو نقطانەی کە ضروریە و ئەمڕۆ بیرخستنەوەیەکی لەسەرەکەم ئەوەیە کە هاوکاران متمانیان بە یەکێک نییە لە ناو خۆیان، یان متمانیان بە یەکێک نامێنێ. بۆ نمونە لە سەرەتاوە متمانیان پێی نییە. ئەم نەوعە کەسە کە متمانەی پێ نییە، ئەو مەجموعە هاوکارانی پێکەوە ئیشەکە ناتوانن سیقەی پێ بکەن. بۆچی سیقایان پێ نەکردووە نازانین. ئایا لەو سیفەتە زاتیانەیانەوەیە یا لە ڕەفتارێکی هەڵەیانەوە هاتوو. با بڵێن بۆ نمونە ئێمە لە شارێکە وتمان برایەک بە ناوی محەممەد بەرپرسە، یەکێک ئیداریە ئەبوو بەکرە، یەکێک هەستەوانە عومەرە، یەکێک ڕاوێژکارە عوسمانە، یەکێک نوێنەری ڕابەریە عەلیە. ئەم محەممەد و ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلیە هەر پێنجیان سەرپەرشتی 20 کەسی ترەکەنەوە لە خوارەوە کە 5 هاوبیر و 15 هاودینن. سیرەکەن نەبوونی متمانەکە لەوانەیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو نەفەرەی کە لەگەڵ یانە هاوکاری کردووە، با بڵێن یەکێک ناوی ئاسۆ ناوێکە، ئاسۆ پێشتر ئیشی بەتەنیا ئەکرد پێشەوە ئەم تەشکیلاتانە دروست ببێت. گورج و گۆڵ و چست و چالاک بوو، هەر کارێکە درا بەسەر شانی هی ڕەوتەکە هەمووی جێبەجێ کرد. ئەو لە بەعکردنی چاپکردنی کتێبەکان، لە خوێندنی، لە بڵاوکردنەوەی گۆڤار و سیدی و دەرسەکان و لە کۆکردنەوەی خێر و سەدەقات و چالاکی ڕەمەزان و لە سەتاسەیەکە و لەمانە هەمووی کردووە. خۆی چست و چالاکە، بەڵام ئێستا کە چۆتە ناو گروپەوە چست و چالاکیەکەی ئەو لەبەر و نیشاڵەکەی زۆرتر بووە، گروپەکە جارە ئەو 5-6 کەسە ئیستیعابی ناکەن. لێرە وردەوردە کێشەیەکی بۆ دروستە، لەبەر ئەو بۆ خۆی ڕۆحی فەریقی نییە. یعنی ئاسۆ ناتوانێت لەگەڵ محەممەد و ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلیە هەڵکە، چکە ئەو 5 کەسە لە ناو ڕەوتەکەیە بە جۆرەیەکی کۆمەڵکاری ئیداری پێکەوە ئیشەکەن. بەڵام ئەم برادەرەمان ناتوانێت لەبەرەوەی لەگەڵ ڕۆحی گروپا گەورە نەبوو. هەر تەلەفۆنی کردووەتی مامۆستا چی بکەم، پێی وتوتی بڕۆ فلانشت بکە. ئیتر کردوێتی ئەنجامیدا و بەڕێک و پێکی هێنایەتی و زۆر باش سەرکەوتوو، بەڵام ناتوانێت لەگەڵ گروپەکەی هەڵسە و دانیشە، ناتوانێت ئیستیعابی بکە. ئەوانیش وردە وردە لێی بێزارە بن، ناتوانەوە متمانەی پێ بکەن. ئەمە یەکێکە لە نقطەکە. یا لەوانەیە دەرکەوتنی لە ناو لەگەڵیان ناگونجێ، ئەوانش هەر تەحجیمیەکەن، بچووکیەکەن، خاستە نەگەر شتێک لە نێوانیانە هەبوو بێ. بۆ نمونە گەر قسەیەک کرابێ و مناقەشەیەک، کابرا وتوێتی با من دەی وەکو ئێوەمە بربەڕێوە، یا ڕەخنە زۆر بگرێ، کاکەمە چی ئێوە نەتانتوانی 5 کەس ناتوان لە شار پیاکەن، با بە تاقی تەنیان توانی هەموو ئەم وڵاتە هەمووی بپێچمەوە و تەوزیعیشی بکەم و کردوون استفزازی کردوونە، ماوای لێ کردوون ئەوان ئزعاج ببن لە هەبوونی ئەو. ئەمەش طبعاً سەبەبێکە لەو بابەتە سەیرەکەی ناگونجێن لەگەڵی. یان لەوانەیە هۆکارەکەی ئەوە بێ کابرا تاکڕەوە حەز ناکە لەگەڵ یانە کارکە، ئیتر بە هەر دافعێکی تر، یا کابرا دڵی شکاوە لێ، ئیتر زەحمەتە لەگەڵ یانە ناگونجێت. خۆیان هەمویان پێکەوە بوون، وەختێک بڕیاری ئیشکردنەکەیان داوە، ئەم 5 کەسە پێکەوە کاریان کردووە و 6مین کەس ئاگای لێ نەبووە. دوای کە زانیوێتی ئەم 5-6 مانگە ئیشیان کردووە و یا لە ناو خۆیانە یەک دوانێکیان سەریان داوە لێرە و یا برایەک چوو هاتووە بۆ لایەن، یا لە شوێنێک دانیشتون و قسە باس و خواسێکیان پێکەوە کردووە، بەمیان نەوتووە، ئەم دڵشکاو بووە لەوەی کە بۆچی متمانەی پێ ناکە. ئەوەش طبعاً سەبەبێکە لەوانەی کە فعلا ئەو خۆ بەسەری ئیش بکە، ئەو مقتەنیعە بەوەی کە لەگەڵ ڕێکخراوەکە لەگەڵ ڕەوتەکەیە ئیشکە، بەڵام ئامادە نییە لەگەڵ ئەوانە ئیشکە. بۆیە تەلەفۆنە کاتۆ بۆ لای من بۆ نمونەڵێ مامۆستا هەرچیەکەم پێڵێ هەر ئەمرێ لە تۆ بێ بەسەر چاو بەسەر سەر، بەڵام بەڕاستی عومەرا، بەڵام
شتێکی نەفسی هەیە و لی بووە بە شتێکی زۆر گەورە ئەمانش تەمان کاریگەری سلبی دروست دەکەن یان سەیرەکەی یەکێک ئیشێکی کردو باشی ئەنجام داوە بۆ نمونەی مەوەسەر کتێبەکان لە میسر چاپەکەی چی چاپ کردو کتێبێکی چاپ پێڵێ دێتەوە بە منەڵێ ئەرە باشە تۆ ڕێگات داوە بە کاک ساڵح ڕۆی وە کتێبێکی چاپ کردووە لە مەغرب منەڵم بەڵێ من ڕێگام داوە هیچ لەمەیە هەیە هیچ کێشەیەک هەیە ئەڵێ نەوەڵا بەڵام تۆ خۆ دەزانی کاک ساڵح زۆر سەرکەشە و گوێ لە کەس ناگرێ و کاتی خۆی لە فلان شوێن بوو لە فلان شار بوو ئەوەندەیان پێوتە ئەوەندەیان وا کرد و ئەم تەمان لەبەرەوەی ساڵح نەهاتۆتە ژێر ڕکێفی ئەمەوە یا هەندشتی ماوێتی فێری کۆمەڵکاریەکە ببێ یان ڕۆحی گروپی بۆ دروست ببێ ئەمان سەرەکی ئیزعاجن لەوەی کە ئەو بە تەنیا چووە کتێبێکی چاپ کردووە بۆیە دێنەوە ئەپرسنەڵن ئەو تۆ ڕێگات داوە ئەو بکە بەڵێ لە کاتێکە کە مناڵم بەڵێ من ڕێگام پێداوە دیسان ئیشەکەیە بۆ غزێننەوە حەز بە سەرکەوتنی ئیشەکەی ناکەن لەبەروی هەست بە تەنها تەزعیفە کاتەوە شکەوە ڕەوتەکەی پێ تەزعیفە بێ لەبەرەوە ئەوش کێشەیەکی ترەکە ئەبێ بڵێن ئایا بۆچی کاک ساڵح ئەو ئیشە ئەکاو ئەمان لێی ئیزعاج جا ئەوش نمونەیە کە ئاوا یێنینەوە بڵێن نمونەی کاک ساڵح بۆ چارەسەرکردن ئەبێ بڵێن کاکە گیان ئەبێ دابنیشین پێکەوە بێەوەی کاک ساڵح ئاگای لێ بێ بڵێن برانی بەڕێزم ئێمە ئیشەکەمان بەرفراوانە کۆڵێکی قورسە مەسئولێتی دنیا و قیامەتە پەروەردەکردنی خەڵکە پشو درێژێکی زۆری ئەوێ ئەم ڕەنجی حکووماتێکە کە بێ ئەم بانگەوازە هەڵگرێ بەڵام ئێمەکە هیچ کەسێ نییە پشتمان بگرێ و هەر خۆمانین هەموو وزەیەک بۆ ئێمە زۆرە هەر کەسێکیش بڕوا کەلێنێ بەجێ دێڵێ تاکو یەکێ پەیابێ و کەلێنە پڕکاتەوە زۆری ئەوێ لەبەرەوە ئێمە ئیشەکەمان لاسەنگە بێ لەبەرەوە نابێ وابزانین پێویستمان بە خەڵک نییە یا ئەم بانگەوازە و ئەم ڕەوتەی ئێمە پێویستی بە خەڵکی نییە لەبەرەوە تکایە پێویستیمان بە هەموو کەسەکەی لەناو خۆمانە مناقەشەیەکەی نەڵێ کاکەجان کاک ساڵح بۆچی ناگونجێ لەگەڵتان یا ئێوە بۆچی ناگونجێن لەگەڵ کاک ساڵح ئەبێ ئێمە قەناعەت بەم برابە ڕێزانە بکەین بە محەممەد و ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی کە کاک ساڵحیش توخمێکی چست و چالاکە لەگەڵ ئێوە پێویستە ئیستیعابی بکەن پێویستە بتوانن لەگەڵ خۆتانە هاوکاری بکەن یعنی هەر کەسێ بزانێت کە ئێمە هەمومان ضرورین بۆ ئەم ئیش تا ئەم نقطەیە زۆر پێویستە درکی پێ بکەین هەر برایەکی بەڕێز زانی کە بەقەدەر ئەوەندەی تۆ ضروریت بۆ ئەم ڕەوتە ئەو برای تریش ضروریە کە تۆ ڕێگای نادەی بێتە پێش یا ڕێگایە دەی بەڵام تعلیماتی خۆتت خستۆتە سەر تۆ پۆلیسی مروری بە پێی تعلیماتێک ڕێگا بە خەڵکێکە دەیت و هەندێک گەوەستێنی بەڵام ئەگەر بوو بە حەزی خۆت حەزەکەی لۆریەک یا گەڵابەیەکی زۆر گەورە هاتەوە حەزەکەی لەویا بیوەستێن باشە بۆ تۆ ئێمە بوەستین وەڵار حەزەکەم چکە لۆریەکی گەورێ ئەمە ناکرێ بە پێی تعلیماتێکە بە تۆ بیوەستێنی بە پێی تعلیماتێکیش ڕێگای پێ بدەی هەموو شوێنێک هەر کەسێک کاچێتە جێگایەک و مەسئولیەتی وەرەگرێ و مەسئولیەتە حتا ئەگەر کە ناسی بێ تعلیماتی خۆیە کە ناسێ بڵێ وەڵام تەنەکانە هەڵناگرم ڕەنگیان زەردە معقولە لە سلەیمانی بێ بڵێ وەڵام کە ناسێتێک کاکەی کەم بەڵام من هەرچی تەنەکەی زەرد بێ هەڵی ناگرم هەرو گەڕەکانە باشە تەنەکەی ڕۆنیان بەکارهێناوە تەنەکە ڕۆنەکانی تر زەردە و کابرا هەڵی ناگرێتەوە لەوێ ئەو خۆڵە چێ ڕێژێ یەشێکی کە بڵێ وەڵام منیان کردوتە کیسەی نایلۆنە هەڵی ناگرم یەکێکی کە بڵێ وەڵا نامێ من بەبەرم گەڕەکەیە بڕم لەو سەر و کابرایەکی سمێڵ زلی لێیە هەموو جارێکە ئەچمێ ئیزعاجە بم ببینی ناکرێ خۆ تۆ بە پێی تعلیماتی خۆت ناڕێ بڕێ بە پێی تعلیماتێکە ئەم کار و وەزیفەی تۆ بە پێی ئەو یاسا و ڕێسایە ئەنجامەدرێ لەبەرەوە تکاکەم برانی بەڕێزم ئەمە ئێوە ژوایە ئێوە ئەگەرەتانێ ئەم ڕەوتە پێشکەوێ ئەگەرەتانێ خۆی بگرێ
ئێوە ئەبێ لەو قاڵبەیە بن کە لەگەڵ ئەم ڕەوتەیە حەزی هەمومان دێتە دی داواکاریەکان و حەزەکانمان تێکەڵ بەیەک ببن هەر تاچێک ئامانجی خۆی بەم ڕەوتە هێنایە دی ئامانجی هەموو ڕەوتەکەش دێتە دی بەڵام تۆ بە تاقی تەنیا لەولاوە لاساریەک بکەیت و یەکی کە لەولاو انفعالێ بیگرەوێکی کە لەولاوە بە شێوێکی کە پاڵنێ ناکرێمە بە تەکید ئیشەکەمان سەر ناگرێت خاڵێکی تر لەو کێشانە ئەوەیە دیسان طبعا هەر لەسەر ئەم تەوەرەیە هەر لە باسی ئەوەکەین کە هاوکاران متمانەیان بە یەکێک نییە یا پێی نەماوە ئەم جاراڵێم بۆچی حەسان قوبوڵ ناکرد یا بۆچی ئیحسان قوبوڵ نازانم ئیحسان و تەحسینمان زۆر هێنایەوە بیبین بۆ ناوێکی تر با بڵێن بۆچی ئەم هاوکارانە چکە ناوی کوردی ما و دێستاڵن باشە بۆچیەوە محەممەد و ئەبوو بەکر و عومەرە و باشە عەبدول ئەڵێ عەبدول دێنە سەرەوە ئەڵێن باشە ئەم برا بەڕێزانە محەممەد و ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی کە هاوکاری یەکەکەن و لە ڕەوتەکەیان و لەو گەڕک و شوێنن بۆچی لە ناوخوانە عەبدول ناهێنە لای خوان و متمانە بە عەبدول ناکە سەیرەکەین عەبدول نەکبەتە حەماقەتێکی کردووە کاتی خۆی ئیتر ئەم برانە ئەیناسن بە سەبەبی ئەم ڕەفتارە ئەم متمانەیان لێ سەندوتەوە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ لە شروطی تەضعیف و تەوسیقە فەرمێ ناکرێ لە یەک حاڵەتەوە حکم بەسەر هیچ کەسێکا بدرێ نە تەضعیفی نە تەوسیقی ناتوانین بڵێ ئەم پیاوە خراپە بەهۆی ئەم ڕەفتارەیەوە ناتوانی بڵێ باشە بەهۆی ئەم ڕەفتارەیە لەبەر حتمە نەبێ تەماشای ئەوە بکرێت کە لە چ کاتێکە ئەوەی کردو ئەم کارە ناهەموارەی کە کردوێتی لەوانەیە لە زمانی گەنجێتیا بوو بێ لە زمانی کەم ئیلتیزامیا بوو بێ لەوانەیە ئێمە نازانین لەوانەیە نوێژی لەگەڵ ئێمە کردوێ بەڵام هێشتا ئاساری سەرخۆشی پێوە مابێت چوو بێ سەرخۆش بوو بێ ئەم ئیشەی کردبێ یا شەڕەشەقێتی لەگەڵ یەکێکی تر یا ویستێتی یەکێکی زەحاجکە المهم ڕەفتارێکە کردوێتی ئەشێ چاوپۆشی لێ بکرێت یان سەیرەکەین عەبدول پێشتر هاوکاری کەسی نەکردووە لەبەرەوە ئەم برا بەڕێزانەش حەز ناکەن سووری وامان بۆ بێتە پێش مەسەلەن ئەم پێنج برایە لە ڕەمەزانە پاریان کۆ کردوتەوە بۆ بێوەژنێکی داما یا بۆ دەرمانکڕین بۆ داماوێکی تر چون بە عەبدولیان وتو توانە عەبدول گیان جەنابیشت 10 پاوەند بدە کەتی وەڵا نایدەم و کاکە خۆشم محتاجمان هەیە و ئەمانە دوای فترەیەکی کە چون و توانە عەبدول گیان ئەم کتێبانەمانەیە گەر تۆ جەنابت دانەیە ئەکڕی بە 5 پاوەنە توێتی وەڵا ئەگەر بە خۆڕایی ئەم دەنێ ئەوە باشە ئەگەر نا باشە 1 پاوەنی پێدەم یەک دووجاری تریان تاقی کردووە سەیرەکەن کابرا یعنی پێشتر هاوکاری هیچ کەسێکی نەکردووە لەبەرەوە ئەمانیش حەز ناکەن عەبدول لەگەڵیان کەوا بۆ عەبدول چەند چست و چالاکیش بێت چەند وزە و توانای پێبێ زەحمەتە ئیستیعابیکەنەوە جا ئەشێ لەم نەوعە بین نەفەرەکان لەم نەوعە شتێکیان پێ یان ئەشێ عەبدول ئەیناسن کە نهێنیەکی نەپاراستوو پێشتر پێیان وتو توانە کاکە ئەفڵان شت ئاواکەین بەڵام ئەو نەیپاراست ئەوەش تەبەن تەئسیرێ بێ لەوەی خاستە ناڵەن کاکەی ئەم ڕێکخراوە یا ئەم ڕەوتە ئەم کۆمەڵکاریە هەندێشتی تایە تایبەتە نهێنیەکی ئەوەندە خەتەرناک نییە کەس نەزانێ بەڵام لە هەمان کاتە بۆچی ئیش و کاری ئێمە خۆ لەژێر شوشیانین بۆچی بڕوا خەڵک هەموو شتێک ببین لەبەرەوەی عەبدول پێشتر هەندێ شتی درکان و قسە فزولی بۆ قسەی ئەمی بردووە بۆ ئەو قسەی ژنانی هەناو بۆ ناو پیاوان و پیاوان بۆ ناو ژنان و هی ئەم گەڕک بۆ ئەو گەڕک و دوو زمانی لە بینی هەندێک قسەیان کردو زەعیف بووە لەبەر چاویە یان ئەشێ عەبدول لێی مەشکوک بن لەبەرەوەی زۆر هاتوشەی خزمەکانێکا و خزمەکانی هەموو یەکێتین و یا مەسئولی پارتین و بەخوا برایەکی لە دەستگای پاراستن ئیشەکە و کورەمە نەکبەتە خزمەکانی تری هەمووی لەو حیزبە ئەلمانیانن زۆر لە ئێمەش دێتە پێشوو عەبدول لەوانەیە بۆ خۆی پیاوێکی باشە بەڵام خزمەکانی لەو نەوعانن بۆ ئەم جێی سێقە نەماوە بۆچی ناتوانین متمانە لەگەڵ ئەوە دروستکەین و
یعنی ئەم بۆچی ببێ بە قوربانی هەڵوێستی کەس و کارەکانی ئێمەش بۆچی مەحرومی لە توانا وزەی ئەو یان دوایی بۆمان دەرکەوتووە کە ئاوایە ئەم متمانەی بۆچی لێسەنینەوە کە برایکی بەڕێزمانە و ئیش و کار و باری خۆی کردو هیچ مشکلەیەکی نییە بۆیە هیوادارم ئەو برا بەڕێزانە چونکە دائیمە کۆمەڵکاری برانی بەڕێزم ئەرکێکی زۆر قورسە شودرێژەیەکی زۆری ئەوێ ڕوحێکی باوکانەیە ئەوێ